کاتێک باس لە 40 ساڵ تەمەەن باس لە 40 ساڵ ئەزمون لە بوارەکانی فیلم سینەما و بەڵگە فیلم و شانۆدا دەکەین باز لە مێژوویەکی زیندوی هونەریەکەین میوانەکەی ئەمڕۆمان کە جگەلەوەی 40 ساڵی خزمەت 40 ساڵ لە تەمەنی خۆی خزمەتی هونەری کوردی کردووە خزمەتی شانۆی کردووە لە ئێستادا خەریکی دروستکردنی نەوەیەکی فیلمسازە لە ڕێگەی پلاتفۆرمەکەەوە کە پلاتفۆرمی فیلمسازانە میوانەکەم مامۆستا سەرکەوتاروی وەکو فیلمساز مامۆستا گیان فەرموو. ئەم کاتتان باش مامۆستا گیان سڵاوت لەبێ هەموو کاتێکە باش زۆر بەخێر سڵاو لە بینەرانی زۆر سوپاستانەکەم زۆر بەخێر مامۆستا گیان زۆر سوپاس بۆ ئەم میوانداریە گەورەتان کردین. زۆر بەخێر بێ مامۆستا گیان دوای چواردەیە کارکردن لە خزمەتی هونەرە لە خزمەتی سینەما و فیلم و بەڵگە فیلم و شانۆیە چۆن بوو لە ئێستای بیرتانەوە کردەوە لەم قۆناغەیە پلاتفۆرمێکدا بنێن بە ناوی پلاتفۆرمی فیلمسازان و لێەوە خزمەتەکەتان بەردەوام بێت. ئەلبەتە پلاتفۆرمی فیلمسازان وا ئێستا ئەچێتە قۆناغی شەشەمین ساڵ لە زەمەنی کۆرۆناوە دەستمان پێ کردووە نزیکەی 247 وانەی فیلمسازیمان تیاوتۆتەوە. اینجا ئەم 247 وانەیە بووە بە سەرچاوەیەکی ئەلکترۆنی وەکەوە کتێبێکی ئەلکترۆنی لە پێگەی یوتیوبی فیلمسازانەیە پێشتر لە پێگەی فەیسبووکی شەبوو بەڵام لای خۆشمانە مانگرتووە ئەمە زۆرێک لە فێرخوازانی بواری سینەما لە هەولێر و لە سلێمانی بۆ ماستەرنامە و دوتر نازان بوارەکانی تری خوێندنیان وەکو سەرچاوە سوودیان لێبینی بوو. بەڵام لە ئێستاە کە من لە ماوەی ساڵونیە کە هاتوومەتەوە بەنیازم نەکرد بەنیازم دەسم پێ کرد پێگەکەم کرد بە پێگەیەکی فەرمی لە کوردستانە بە شێوازێکی کەوە ئێستا ئەکەوینە خزمەتی هاوڵاتیان و بواری فیلمسازیەوە. شێوازەکەی تر چۆنە بێت؟ بڵێ لە پێشە ئێمە ئەوەی کامان کرد هەر هەموو شتەکان با بڵێن بەخۆ بەخش بوو. من لەسەر ئەرکی سەرشانی خۆم پێگەکەم بەڕێوە ئابرد و هەموو ئیشەکانەکرا هەمووانەکان هەر با بڵێن هاوڕێیان کە ئاهاتن بەخۆ بەخش لەگەڵمە هاوکاریانە کردوانیانەوتەوە و زانیاریەکانی ئەوانم ئەکرد بە سەرچاوە بەڵام ئێستا کە هاتوومەتۆ بیرم لەوە کردەوە ئەم پێگەی ئەبێ گەشە بکات گەشەش ئەبێ بکرێتە بواری بزنسەوە بوارێکەوە پارە پێیا بکات. اینجا بوارەکە لە ماستەر کلاسەوە دەستمان پێ بکرد ئێستا سێ ماستەر کلاسمانەیە ماستەر کلاسی گرافیک دیزاین و ماستەر کلاسی مۆنتاژ با بڵێن چنین و ئافتەر ئیفێکت لە هەمان کاتە خۆشم ئێستا لە ماستەر کلاسی سێمم لە ماستەر کلاسی کە چۆن فیلم بە مۆبایل دروستکەیت. ئەلبەتە ئەمانە کە بیرمان لێ کردەوە بۆی ڕێگەیە خۆشکەین بۆ کەسانی کە حەزیان لە بوارەکەی و بیشیانەوێت وەکو کاری بزنس بۆ خۆیان ڕیکلام بۆ خۆیان یاخو کاری بەڵگە فیلم بکەن ئەگەر کاری بەرنامە بکەن با بێن ئێمە هاوکاریانین وەکو گەشە بە بزنسەکەی خۆیان بن گەشە بە پرۆژەکەی خۆیان بن یا ئاشنایان بکەین بۆی بۆ خۆی ئەو ئیشە بکات. ئیتر ئەمە داهاتێک دروستەکات بۆ بواری فیلمسازان داهاتەکە گەشەیەک بە فیلمسازانەدا بۆی بچێتە قۆناغی تر و باشتر و زیاترەوە. باشە مامۆستا لە سەرەتای دروستبوونی پلاتفۆرم فیلمسازانەوە پێتانوا بوو کە بۆشاییەک لە تێگەشتن و شرۆڤەکردنی فیلمەکاندا هەیە بۆی ئێوە هاتن دەسامبر بۆ ئەم پلاتفۆرمە؟ ئەوە بە دڵنیاییەوە ئێمە یەکێک لە کێشەکانمانەوەی بەرنامەیەک هەڵلقەیەکمانەیە یەکێک لەوانەکان باسی واکەین چۆن سەیری فیلمکەین. ینی خەڵکی ئەمە کە سەیری فیلمەکات بە سەیریەوەکە فیلمەکە خراپ بوو فیلمەکە باش بوو ئەگەر خراپیش بێ بۆ نایت شرۆڤەی بکەی بزانین بۆ خراپە بۆی هەر سوودمەند بیت. ئەمە هەیە لە جیهانە هەیە و بە تایبەت لە بواری فیلمسازانە ینی فیلمسازەکان ئەبێ بێن سەیری فیلمە خراپەکان زیاتر بکەن بۆ ئەوەی وانەی لێوەرگرن. جا من چەند شرۆڤەیەکم لەسەرەوە کردو شرۆڤم لەسەر تەکنیکی نووسینی سیناریۆ کردووە تەنانەت بۆ ئەو کەسانی کە ئەوە نیە چێک پێتەڵێرێت تۆ فیلمسازی کاکە بۆ ناوی ڕووداوێکم هەیە خەونیەکم هەیە زۆر چیرۆکم هەیە ژیانم بکەی بە فیلمێک. جا من ڕێم بۆ خۆش کردو ئەو کەسە وەکو یاداشنامە چۆن یاداشنامەکەی بە چیرۆکە وێنە بنووسێتەوە ئامادە بێت سیناریستێک یا فیلمسازێک بیکا بە فیلم. ئەمە هەیە زۆر لە فیلمە جیهانیەکان زۆربەی لە یاداشنامەی خەڵکانی ناو وڵاتەوە وەرگیراوە کراوەتە سیناریۆیەک و دواتر کراوەتە فیلمێکی زۆر باشی دەچووە. بەڵێ یەکێک لەوانە باز لەوە یاریچیەکە کات مایک یاریچێکی فوتبۆلی ئەمریکیە ساندرا پۆڵ ڕۆڵە بینێ لەو فیلمەیە وابزانام ئۆسکاریشی وەرگرت
باشە مامۆستا ئێوە لینکی فیلمەکانتان دانا من پلاتفۆرمەکەم لایە بێگومان ئاگاداری کارەکانیەوە ئێوە لینکی فیلمەکانتان دانا کە فیلمسازان ئەوانەی کە عشقێکیان بۆ سینەما هەیە بینەران باشە ئەمان سەیری فیلمەکان بکەن دواتر گفتوگۆیەک دروست ببێت ئەم فیلمانە کە هەڵە بژێران لە پلاتفۆرمی فیلمسازان دابنرێت و دواتر گفتوگۆی لەسەر بکرێت لەسەر چ پێوەرێک دائەنرا بەڵێ یەکێک لەوانە بۆ نمونە ئێستا ئەم هەفتەیە بێتەوە فیلمی وۆرهۆرس ئەسپی جەنگ ئەوە فیلمێکی سپیلبێرگە فیلمێکی باش یەکێک لە فیلمە باش ئەگەر بە نمونە ئەمەوە گرین بۆچی ئەم فیلمە بەڵێ ئەم فیلمە ئەهەم باس لە ئەو ڕووداوی شەڕەکە جەنگاکە کە ئێستا هەیە لە ئێستا کە ئێمە لە ناویان هەموو ئەم دنیا لە ناوێتی نەک بەس با بڵێ ناوچەکە هەرێمەکە ئەوە یەکێک لە خاڵەکانە و یەکێک لە خاڵەکان مەسەنە ئاژەڵە بێ بە قوربانی خێزانەکان مناڵەکان ئەوانە چۆنە بن بە قوربانی و ئاژەڵەکان چەند پیرۆزن چەند خۆشەویستن اینجا ئەم فیلمە یەکێکە لەو فیلمە فیلمە بە شانۆیش کراوە هەر هەمان فیلم من لە ئەمریکا بە تایبەت هاتە شارەکەی ئێمە بۆ هەموو شارەکانە گەڕا بە تایبەت 2 جار بۆی چووم ینی حەزم کرد بە شانۆیش ببینم بزانم چۆن ئەو تەکنیکیان چارەسەر کرد و ئەسپێک لەسەر شانۆوە بینیت لەسەر تەختەی شانۆ ینی شتێکی غەریبە ئەسپە بینی دەبابە ئەبینی ئەمە چۆن کراوە چۆن ئەمەیان ئەنجامدا و ئەسپە کاستە کرد زیینووە بەداریش کرابوو اینجا بێجگەلەوە ئێستاش وەکو فیلمەکە اینجا شرۆڤەکردنی بۆ ئەوەیە با بڵێم بینەرانی تر لەمە دوا بزانم چۆن تام لەو فیلمانە ئەبینن ئەمە یەکێکە لە خاڵەکان وەلا هەمان کاتیشە شرۆڤێ بۆ کاری دەرهێنان بۆ ئەو فێرخوازانی بەشی سینەما کە بزانن چۆن دەنگ لەوێ وەرگیراوە بۆ نمونە دەنگەکەیە ئێمە هەفیکەی پێلێدەین بەڵام ئەوان لەوێ لە سیستەمی کەڵچەری نەریتی بەریتانیە ئەمەیان هەیە دەنگ بەمە ئەم دەنگە و بینی ئەسپەکە و ئەکتەرەکە و دەرهێنەر چۆن ئەم هەمووی بێکە و بەستوتەوە دیمەنێکی زۆر زۆر کاریگەری بەقووەت ئەم دەنگە ڕۆڵی تیابینێت مامۆستاکەواتە لە فیلمسازانەوەی کە من تێبینیم کردبێت هەر ناونیشانی فیلمێک لە فیلمسازانەدان ڕابێت و کە بینەری بووبێتین تەنیا بینەری فیلمەکە نەبووین بەڵکو چێژمان بینیوە لە ناوەڕۆکی فیلمەکە ینی فیلمەکە لە فیلمسازانەوە هەڵوەشێنراوە زیاتر تام و چێژمان لە فیلمەکە بینی بڵێ شیتەڵی ئەکادیمیمان بۆ کردووە و زۆرێک لە زنجیرە دراماکان ئەو درامایانی کە لە کورساتە کراوە درامای باران وابزانام سەنجەرخانیش بڵێ سەنجەرخانیش باس کرا لە فیلمسازانی لەو ئیشانەوە فیلمی کوردیش زۆرێک لەوانە من برادرانی کوردانی باکوورم هێناوە بێن بەشدار بن لەوانە کازم ئۆز لە کوردانی ڕۆژاوان بان کردووە لە کوردانی ڕۆژەڵاتم بان کردووە فیلمەکەیان ماشورۆڤە کردو لە کوردی خوراسان فیلمی زەرێ کە یەکەم فیلمی من بە یەکەم فیلمی کوردی ئەزانم کوڕی یەکێک لە ئەکتەرەکانم لە کوردستانی سوورەوە هێنا بۆ شرۆڤەکردنی فیلمەکە و چۆنێتی دروستکردنی ئەو فیلمە ئاکرێت بڵێن نەڕێی فیلمسازانەوە توانیتانە نەوەیەک لە ڕەخنەگری سینەمای دروست بکەن لە هەوڵین یەکێک لەو هاوڕێیانەمان کە بەردەوام لە فیلمسازان نووسینی هەیە هاوڕێ خۆشناو محەممەدە کە من زۆر زۆر جێی شانازیمە لێرە میوانداریمان کرد بەرنامەیەکی زۆر باشمان لە ئاستێکایە یعنی من فرێ خوێندنەوەی نووسینەکانی ناکەوم ئیتر نازانم شابەتاقەتی منیش ئاگاداری نووسینەکانی زۆر بە پێزیە بەڵێ بگومان وایە بۆ منە کەسانی وکو کا خۆشناو لە فیلمسازانە بوونیان هەیە ئەو کەسانی تر کە نەوەیەکی تازن و حەزیان بە سینەما و نزیکبوونەوە لە سینەما هەیە یا کارکردن لە سینەمایە هەیە سوود لەم کەسانی وکە خۆشناو وەرەگیرێت بە دڵنیاییەوە ئێستا هەر لە پێگەکەیە من ئەو دوو کەسەی کە لەگەڵما هاوکار من دەمێ ساڵە هاوکار من بە تایبەتێکێکیان مامۆستا کۆیا دەمێ ساڵە هاوکارمە بە خۆبەخشیش ئەمانە گەنجن ئێستا گەنجێکی کە ڕۆژە گەنجێکیان نردمان چین بۆ ئیشێک تەسویرکەین ئیشێکی با بڵێن بزنسێ بوو بۆ ڕێکلام گەنجێکی لەگەڵمان نرد من لە پشت گەنجەکە وەستان بۆی پشتی بم ئەو هەوڵدا شتی جوانتر بکات من خۆم شارەزایی لە تەسویرەیە لە ساڵانێکی تەمەنم تەسویرم کردو تا تەلەڤزۆنم بردووە بەڕێوە مدیری 8 ساڵ مدیری تا بەڕێوبەری تەلەڤزۆن بوومە لە شاری ناشڤێڵ ئیتر بە مۆنتاژ و بە هەموو کارەکان بەڵام ئێستا لە پشت گەنجەکانەوە بۆی گەنجەکان شتکەن گەنجم هێناوە ئەوەی کە فیلمی دەرهێناوە ئەوەی کە کورتە فیلمی کردووە یان شتێکە بۆ توانایەکی هەبوو سێرەکەم نووسینێ هێناومە وەرەوانەیەک بڵێرەوە لە فیلمسازان لەگەڵیا بوومە بۆی هانی بدەم بۆی ئەوە نییە پشتی پێ ببەست بوو لە ڕێی فیلمسازانەوە چەند گەنجێک کۆ
ببنەوە بەیەکەوە بەرهەمێکیان هەبێت تا ئێستا سوتفەی نەکردو بەس چەند جارێک داوام لە فێرخوازانی زانکۆی سلێمانی کرد بەشی سینەما ئەگەر بێت و ئەوان بیانەوێ شتێکی وا بکەن ئێمە ئامادەین فیلم سازان لە خزمەتیانایە. مامۆستا لە ئێستا کێشەی سەرەکی سینەما بەتایبەت لە کوردستانە سینەمای کوردی چییە؟ کێشەی سینەمای کوردی کۆدێکەیە لە بینی بینەر و فیلمسازانی دنیا. بەڵێ ئەم کۆدە بینەری دنیا و فیلمسازانە بەستێ بە یەکەوە. ئەم کۆدەوە ئەکات پڕ بینەرترین بینەر دروست بێ بۆ فیلمەکان. فیلمسازی کوردی ئێمە لەو کۆدە بێ ئاگایە. ئەو کۆدە تامە. ئەو کۆدە چییە مامۆستا؟ تامی فیلم. تامی فیلم چییە؟ ئێستا من نوکتەیەکت بۆ ئیجێڕمەوە بە کوردی تۆ پێەکەنی. بەڵام هەمان نوکتە بۆ ئەمریکیەک بجێڕمۆتی پێ ناکەنێ. ئەمریکیەکەش نوکتێکم بۆ ئیجێڕێتەوە من زۆر پێ ناکەنم. هەرچەندێ 30 ساڵ لەوێ بوومە یعنی ئاشنا بوومە تا ڕادێک پێکەنم. بەڵام کوردی ئێمە پێ ناکەنێ. بەڵام ئەو کۆدە لای شارلی شاپلنە. شارلی شاپلن بەبێ ئەوە یەک و شەبڵێ. بەبێ یەک و شەبڵێ. کەواتە ئەمە کۆدەکەیە. ئەمە زمانە هاوبەشەکەیە. هەموو دنیا ئێستاش لەکەیەوە لە چلەکانەوە هەتا ئێستا سەیری شارلی شاپلنەکەن. تۆ ئەگەر لەسەر فەیسبوک هەر یەکێک ئەو کەسانی کە تازە مۆبایل گەشتۆتە دەستیان تەلەڤزۆن گەشتۆتە ماڵەکانیان ئەوانەی کە تا ئێستا نازانجل لەبەرکەن تەلەڤزۆن گەشت بێتە دەستیان گەشت بێتە وڵاتەکەیان فیلمێکی شارلی شاپلن لێ بدرێت ئەتوانین لایبەرن ناتوان لایبەرن سەیرەکەن لەزەتشی لێ بینەری شارلی شاپلن بوو وەنیە ئەو کۆدەی شارلی شاپلن ئەگەر سینەمای ئێمە ئەوە بکات ئەگاتە دنیا ئەگەرەوە نەکەین لەو کۆدە تێنەگەین لەو تامە تێنەگەین کە چی تامیەکە هەر لە جێی خۆمان نامێن. زۆرینی کات باز دەواکەن سینەماکاران کە کێشەی سیناریۆمان هەیە سیناریۆی ئێمە لاوازە. بەڵێ ئەم سیناریۆی بۆچی لاوازە بۆ نەتوانراوە سیناریۆکی باش و بەهێزمان هەبێت تاکو لە ڕووی تەکنیکیشەوە کە هاوکار بێت و فیلمێکی یان بەرهەمێکی زۆر باش بەرهەم بهێنرێت. بەڵێ ئێمە کێشەیەکمانەیە فیلم سازانمان ئەوانەی کە لە بواری سیناریۆ فیلماییشەکەن لە ماوەی ئەم ماوەیە کە سێرم کرد زۆر برادر نزیکەی کۆمەڵی سیناریۆ هاتۆتە بەردەستم بزانام ئەگەر من ئیشی تیا بکەم کەی خوێنمەوە سێرەکەم چیرۆکە وێنەیە جارێ بێ ئاگایە لە تەکنیکی نووسینی سیناریۆ ئەمە کێشەکەیە. اینجا ئێستا فیلمسازانی فێرخوازانی فیلمسازانی زانکۆی سلێمانی و زانکۆی هەولێر ئاگیان لەو تەکنیکە هەیە خەریکن لەسەر ئەو تەکنیکە نووسن. اینجا ئەمە تەکنیکەکە یەکێکە لە بنەماکان ئەمە یەکێکە لەوانە چونکە ئەوەی ئەو سیناریۆ ئەو سکرین پلێ ئەو فیلم نووسە کە ئەنووسرێتەوە بۆ خوێنەر نییە خەڵک بیخوێنێتەوە بۆ یەکێکە گەر تالبی هەبێ بیخوێنێتەوە با بیخوێنێتەوە بەڵام بۆ کامیرەمانە کامیرە ڕابەر بۆ چنینەرە یعنی ئەو مۆنتێر بۆ دەرهێنەرە بۆ ستافی فیلمەکەیە بۆ ئەوانن کە ئەیخوێنەوە هەراوە سەیری لاپەڕەکاکە ئەمە دەرهێنەرە زانێ ئەمە هی بەشی ئەوە ئەکتەرە زانێمە بەشی ئەوە کامیرە ڕابەرە زانێمە بەشی ئەوە ئەوەی کە جلوبەرگ دیزاینەکە ئەوەی کە ڕووناکی دیزاینەکە ئەوەی کە مکیاجەکات کە ئەوە سەیرەکە یەکسەرە زانێت مامۆستا دڵخۆشم بەوەی کە باسی ئەوەکی خوێندکاران لە ئێستایە ئاگاداری هەموو ئەم خۆناغانە هەن ئاگاداری ئەم نوێگەری و تازەگەریان هەن بەجۆرەی بەرکەوتن لەگەڵ یانە بەڵێ باشە بەڵام کەی ئەگەین بەوەی کە قسەیەکی جدی لەسەر ئەم کێشانە بکرێت قسەیەکی جدی لەسەر سینەمای کوردی بکرێت چیتر قسەکردن نەبێ بەڵکو جێبەجێکردن بێت لەو هەنگاوین خەریکی ئەم جیلە تازەی کە لە بواری فیلمسازیە دروست بووە ئەوان وا خەریکن پێیەگەیەنن یعنی ئێستاوەتانێمە کۆمەڵی فیلمە بینین بەردەوام فیلمەکان جێسەرنجن جێبایەخن خەریکە هەڵمەتێک دروستەکەن خەڵک بینەر ڕوانەر پەرچێشکن بۆ هۆڵەکانی سینەما سەیری فیلمکان یەکێ لەوانە و کەسێ و برا ئازیزەمەوە هاوڕێ ئازیزەم دیاکۆ بایزوایەک لەسەر یەک فیلمەکات من حەقم بەسەرەوە نییە باواز لەوە بێنین بەڵێ ئەمە چیم هەموو فیلمە لەسەر یەک بمانێ هەرچی چۆنێ بێن قورچێکی لێبگرین ڕخنێکی لێبگرین نە دەستی خۆش بێ کاک دیاکۆ کە یەک لەسەر یەک فیلمەکات کەواتە هەر جارەوە بێ گۆڕانی لە خۆیان دروستکە ماوەسا بەڵێ کۆتا پرسیارم وەڵامی بەڕێزت چییە بۆ عەقڵێکی سینەمایی یان بودجە کامیان گرنگترە بۆ فیلم یان بەرهەمێکی سینەمایی عەقڵی سینەمایی پێش بودجەیە ئێستا من وا خەریکم لە پێگەی فیلمسازانەوە فیلمسازان بکەم بە پێگەیەک ئەم پێگەیە ئیتر پارە پەیاکە چاوەڕێی مەسەلەن هاتم بۆ کورسات بودجەی نەبوو
ئەی من نەبێ دابنیشم ئیش نەکەم ئەمە زۆر غەڵەتە نەخێر ئێستا خەریکی ئەوم لە فیلمساز پێگەی فیلمسازان ئیشی ڕیکلام بکەم ئیشی بازرگانی بکەین ئیشی داکومنتەری بکەین ئیشی بەرنامەسازی بکەین ئەم بەرنامەسازیە بۆ ئەو خەڵکانی کە ئەیانەوێ پرۆژەکەی بازرگانیەکەی بزنسەکەی چۆن پێ بگەێنێت ئێمە هەم پارەمان لێ دەسەکەوێت داهاتێت ئەم داهاتە ئەبێتە هۆکارێک بۆی کە بتوانین فیلم دروستکەین لەسەر ئەرکی سەرشانی خۆمان ئەگەر ئەم پرۆژێمان سەر بکەوێت لەوەیە ئیتر لە مۆدا فیلمی کەسانی تریش سەر بکەوێت دەست خۆش مامۆستاجیان سپاس بۆ تۆ سپاس بۆ لە خزمەتتان زۆر خۆشحاڵ لە خزمەتتان دەستی خۆش زۆر سپاس دەکەم کاتێکی خۆش.